ئازیزان بۆ کەسانەی کە وەرزش دەکەن، ئەو کەسانەی کە یاریزانن بە هیچ شێوەیەک لە مانجی ڕەمەزانی پیرۆز ترسی ئەویان نەبێت کە ماسوولکەکانیان لەدەست بدەن. ئەویش لەبەرچی لەبەرەوەی خۆشبەختانە مانجی ڕەمەزانی پیرۆز لەو ساڵ کە تێتە ناو مانجی سێ و مانجی چوار کە ئەو دوو مانگە گەرم نییە کە لەشت ئاوەشی زۆر فڕێبدا لە دەستدانی ماسوولکەکان بە دەرەجەیەک بەهۆی لە دەستدانی ئاوەوەیە. کەواتە ئەوە خاڵێکی زۆر زۆر گرنگە. هیچ یاریزانێک ترسیەوەی نەبی لەو مانگە وەزنی لەدەست بدا. بەڵێ لەو مانگە ڕەنگە نەتوانی وەکو پێویست ماسوولکە دروست بکەیت، بەڵام لەو مانگەدا دەتوانی پارێزگاری لە قەبارەی ماسوولکەکانی بکەیت، ئەویش بەجێرەی ئەو خواردنەی کە ئێستا بۆتان باز دەکەم. پێویستە پارچێوان نسبەتی باش لە پرۆتین و لە کاربۆهیدرات بخورێتن. ئەوەی کە ئێوە بەردەوام یاریزانان دەیخۆن سەرچاوی پرۆتینەکە سپێنەی هێلکەیە، یاخود ئەگەر سپێن هێلکەتان کەم پێخورا دەتوانن پرۆتینی پاودەریش دەگەری بەکاربێنن. وەکو کارب بۆ یاریزانانی لەش جوانی باشترین سەرچاوە لە مانجی ڕەمەزانی پیرۆز لە پاشێوان پێویستە پەتاتە بە کوڵایی بخۆن. پەتاتە بە کوڵایی یەکە لە کاربۆهیدراتە بەهێزەکان کە وا دەکاتن ماسوولکانتان لەدەست نەکەن کە بۆ ماوەیەکی درێژی بتوانن ڕۆژوەکانیشتان بگرن